داواکارین وەکو هونەرمەندان کە بەڕاستی بەشیشی زیندوون ئێمە لەم کۆمەڵگەیە کە خەڵک بەهانە ئەم کارە ساتەوە بێ ئێمە بەڵێ وڵاتەکەمان نیشتیمانەکەمان چوار بۆ بەچاوکردەوە بەڵام لە ڕۆح و دڵ و گیانە و لە کۆمەکە هەمومان یەک کەسین هەمومان خێزانێکین هەمومان لە ماڵێکە کۆبووینەتەوە هیوادارم ئینشەڵا ئەو کەسانەی کە برینار بوون لەو کارە ساتە بە زووترین کات چاک بنەوە و هەروەها ئەوانەی کە من نایەنێم شەهیدەکان ڕۆحیان شاد بێ و کەسوکارەکانیان خوا سەبووریان بە. خوای گەورە یارمەتیەوە با دەستخۆشیتان لێکەم و خوای گەورە سوپای نەخۆشەکانیان بە و زۆر دڵتەزیێن و زۆرم پێ ناخۆش بوو خوای گەورە ڕەحم بە مردوەکانیش کا خوای گەورە بە بەخشینی دەرینیان ببەخشێ و خوای گەورە ڕەحم بۆ خەڵکەش کا دەستیان خۆش بێ کە ئەم دنیایان داناوە خوای گەورە ڕەحمیت بەیەوە بکا و دەستان خۆش بێ و ڕەبی خوای گەورە خشتی واقعەت نەبێتەوە ئینشەڵڵا. لە ڕاستیە زۆر گرنگە هەرچی کە هەستی مرۆڤایەتی تایە هەرچی هەست بە ئەحساسی براکانی کەسەکانی براکانمان لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵا دەکەن بەڕاستی ئەم بارودۆخێکی سەختە بۆ ئەو کەسانی کە ئەو کاریسەیان بەسەر هاتووە ئەو ڕووداویان بەسەر هاتووە هەمومان لە ڤیدیۆکان لە ئەو وێرانی کە بڵاوکرێن و لە سوشەل میدیا و لە ڕاگەاندنەکانەوە حەجمی کارەساتەکە ئەزانین چۆنە و من داواکارم لە هەموو هاوڵاتیانی کوردستانی ژنەکە سلێمانی چیان پێ ئەکرێت لە کەلوپەلی مناڵان لە پێداویستی خواردنی مناڵان لە شیر لە جلوبەرگی ئافرەتان لە بەتانی لە خواردەمەنی وشک هەرچیان پێ ئەکرێت بتوانن بێنن بۆ ئەم کەمپینە چووکە لە ئێستا زۆر پێویستیان پێ هەیە و بە تایبەتی کوردانی ڕۆژئاوا کە هیچ دەستێکی هاوکاریان پێ نەگەیشتووە بە حکمی بارودۆخەکەی ئەوێ بۆی بتوانرێت لێرە بە زووترین کات کۆ بکرێتەوە و ئامادە بکرێ و لە سەرەتای هەفتەی داهاتووە ڕەوانە بکرێ و بە زووترین کات بگاتە دەستیان چونکە بارودۆخیان زۆر خراپە ئەوەندەی کە ئێمە ئاگامان لێ و پەیوەندیمان هەیە بەڵێ زیاد لە پێویستیان بە هەموو جۆرە هاوکاریەکەیە هەموو جۆرە پێداویستیەکەیە بەڕاستی ئەمە شتێک نییە بڵێ تەنها بەسەر ئەوانیت سبەینێ لەوانەیە ئەڵێ ڕۆژان ڕۆژی لە دوایە لەوانەیە ئەم کارە ساتە بەسەر ئێمەشا بێتەوە وەک چۆن لە ڕابردووە بەسەرمان هاتۆ کوردانی پارچەکانی فریامان کەوتون هاوکارمان بوون پێویستە کات هەستی کوردانی هەموو لایەک ئەوە بکات کە هاوکار بن و پێداویستەکانی خۆیان بگەین بەم کەمپینە و بۆی بگا بە دەستی براکانمان لە پارچەکانی تر. سپاسانەکەم. زۆر سپاسی خەڵکی سلێمانیەکەم یەکە بەیەکانی دەستیان ماجەکەم چکە بە زۆر بەهانەی خەڵکەون بەڕاستی نەک بۆی خەڵکی سلێمانی ئەوە تا تورکی ئەمەی لێ قەما ئانی تۆ سێری کە هەمووی هاتووە یەکە بەیەکە دەستە بە دەستە خەڵک شتێنێ بە هەموو نوعی بە پارەوە بێ بە جلوبەرگەوە بێ بە بەتانی هەر شتێکەوە بێ یارمەتیانی دەستی یارمەتیمان زۆرە بەڕاستی خەڵکی سلێمانی. بەخێر بێی پامت چێ بۆ هاوڵاتیان سەبارەت بەم کەمپینە؟ وەڵاهی ئەم کەمپینە باشترین شتە بۆ ئەو لە قەوماوانەی کەوا ئێستا بێشێن و ڕێگا ماونەتەوە خواردنیان نییە لە ئەرزێکی ڕووتان هیوادارم کە هەچی توانای هەبێت و تواناشی نەبێ ئەتوانێ لەم کەمپینە بەشدار بێ و یارمەتی ئەو داماوە لە قەوماوانە بە. پامت چێ بۆ هاوڵاتیان لە دووەم ڕۆژی کەمپین پێم هەیە کە ئەمان داماوە کە گومەلەزەی لێیاوە لە سووریا و لە تورکیا ئەمە خەڵکانە تر هاوکاریان خەڵک بێت سەد بێنە بۆ ئەم لە قەوماوانە و حەزەکەم ستیان بۆ بێن بۆ لە قەوماوەکان ترەوەی کە لە قەوماوەکان ئێمە ساتوین یامەتیان ستە بینە زوو لەگەڵیانە و ئەوانە ئیسیان لەگەڵاکەین.